فرمو كعب باشا فرمو يا خو بخير دانش سكاردان بێ قەزاوی منت کرد ئەمڕۆ ئێلۆ کاکەوتت مەوعیدمان پارکە دوای کردە چایخانە ئێستاش ئێرە تەڵبژار نازانم زوانتی پێ بەقورآن پێم عیب بوو لە پارچیە ئێستا دەرێ نەوچنە زەلامە دەگەر ئەو منداڵای ئێرەم هەبژار بەڕاستی دەدانیشە و چ بەشرا دەدانیشە باش کاکدامانی چی ئەو قسەی وەڵا پێم عیبە لەگەڵ تۆ خلوی ئێرەم هەبژاتێ بە قوربان ئەوە دەبینی خەشخشەکە دەکرێت دەبینێ پارچ چ بکەیت خەتای خۆمە والله لەبەر کاک سعدی و کاک ڕەشینە بێ من دیام لەگەڵ تۆ دانیشم سعدی باوەڕ دەکەی سعدی بخۆ بە منی گوتیە دەگەر بێژەت مەگەڕێ کابراچ سەختە چییە کابراچ بە فوت و فێرە ئەوە قسەی سعدیە کورە کاکە ئەوە بۆی کەیفی بە من نایە من چێ کەیفی بە تو دێ بابچین ناو مۆزوعەکەی کاکدام ئەمەی خۆتانە؟ بەڵێ داوای چەندی دەکەن؟ لۆ مشتری بەڵێ تازدە شازدە بەقوە هەتا بیست دەڕواتن ئەی بە چواردە حەزم لێ بە چاردە دەتەوێ پیرۆز بی پیرۆزە بەس یەک شتێ مەشروعێکم کردووە تقریبان 12 ساڵتە سەرم دێ ئەگەر تاو کاتە کێشتانە بێ وەڵایی خاوێنە سەعرەکەش مناسبە خۆ برگی ڕەشی چتە من کرد وازدە مۆزوعی بینە بابێ لەسەر مۆزوعی ڕئیسێکەمە مەوزوعی ڕئیسیمان کامە بوو؟ ئەی دۆ بەس نەکردی ئەها کوا و شتەی وتت نازانم تۆ قسەی لەگەڵم کردووە یەک دەکەی ئەوە شیرین کاکدام هەرە شتێک برێ تۆ خوێنەواریت نییە خوێندەوەرم نییە بەس ناوی خۆم و ناوی شیرینێ قرد لەبیر ناکەم خۆشەویستی کاکدام کۆمەڵێک شتەیە پیسار دێگەم بەس بینی خۆشمان بێ کاکدام تۆزێک مونەرمید ئەوە کردووە یعنی بەس پرسیارێکت لێکم ئەوەت نەکرد بێت چکەوە بە من حەل ناکرێت خۆ کامیرە و مامیرەت نەکردوێتەوە نا کاکە نا من ئەو شتانی زانم من دڵنیا بەکە ڕووی نەدەیە کامرە نەکرایتەوە تەواو سەهلە ئەویش نەبینیوە بەس بە دەنگ قسەتان کردووە بەس بەدەنگ لۆ شتێشەیە ئێستا دەقە کاکدەهام بەلۆ چی دەنێری ئەمە توخوا بە سێردەقە کاکدەهام ئەمە بۆ گروپێکی نێرم گروپێکی هاکەرن لە دەرەوەن خۆم ناو گروپەم ئەو ماکەرانە هاکەر کاکدەهام ماکەری چ کاکە باش یەک دەقە ئێستا سوودەکانی هاکەریشت پێدەم بەس بە ئەمەیان بۆ بنێرم هەڵۆ فرێندز CC2 عێراق تو ئیستانبول ئەو کۆدە ئەو کۆدی کەدام پێ کۆدی عێراق ئەوان دقێکیان لە ئیستانبولە دقێکیان لە وەست پاکستانە با باسێکی هاکەر دۆکەم هاکەر چییە کاکدەهام بۆ نمونە من هاکەرم مەسەلەن دێمە ناو موبایلەت ئەزانم هیچ کێیە خاوەن ئاسڵەکەی کێیە خاوەنەکەی لەکوێیە و لۆکەیشنی لەکوێ و چیشی لەبەر بە قوربان دەم دەجلۆم کەشفکە بە قوربان ئەوەی ئەوتە ناردوومە بەڵام یەک شتێک ئەوە دوانی لایکیان داوە یعنی ئامادەی بەس پارەیەوێ چەندیان دەبێت خۆی لە حسابەکەی پێشوودا ئەگەر 400ەکە بووایە 300 بۆ ئەوان بوو 100 بۆ من بوو بەڵام ئێستا ئێمە هاتوونەتە سەر حسابە تازەکە کە 200 بۆ ئەوانە 100 بۆ منە تۆزە هەرزانتر لەو حساب بکەن کاکدام تۆ بەرازیلی ئەزانی نەخێر پاکستانی ئەزانی نەخێر هندی ئەزانی نەخێر ئەوانە هەمینە وڵاتانان کاکە ئەجە بە خۆت قسەیانەکە بکە یە قسەم کردو تۆ پارەکە چاوەڕێی پارەم چکە تا پارەوەر نەگیرێ ناتوانیش بکەیت چکەوانیش بە کۆد ئیشەکە نەدە باشە چەند دەبێت ئێستا چوین 300 نابێ مەجارتنانە بەخوا لەسەر خۆیان بە 200 و شتێک کەوتووە چیە کاکدام ڕێکی لە شوێنە دەرەکەی بۆ وەسێکی داکەم لە بە چاو زار و شتێڵا ئێرە چەندی کار نەگۆسی سەد بابا گیرپانەکەش غەڵەت ناکە کورە دە 400ەکە بووایە کاکە دەستەکانت خۆش بێ زۆر مەمنون چەوە بۆ کافتریا وەڵا کاتریا چێ تۆ پاردۆ لە مەگر کاکدەهام ئەم ئیشە ئینتەرنێتی سەری ئێوێ لە کافتریا ئینتەرنێت سەری ئەو لەوێ ئەچمە خەت لەگەڵیان کەنجی خەبەرم دێوە ئەمڕۆ چەندی مانگە ئەمڕۆ 12 سبەی 13 دوو سبەی چیەوە چاردەیە کاکە 15 مانگ هەموو شتەکانت دەدای ئینشەڵڵا
15 مان. 15 مان ئیشەڵا مقەدەر نەبێ. دەباش. تاو کاک. دەباش. خوافیز خوافەکەم. ئەی خوا برگی ڕەشید. ئەی خوا برگری ئەمە تووشی چ کرد.